لە کۆتایی هەفتەی ڕابردوو بەشێک لە وڵاتە پێشکەوتۆکان لە ئەوروپا ڕوبەڕووی لافاو و زریانی بەهێز بوونەوە، لەوانەش ئەڵمانیا و بەلجیکا بەشێکی زۆر شار و ناوچەکانیان زیانی گەورە و وێرانکاری بەرکەوت. چەند ڕۆژێک پێشتر لە باکووری خۆراوەی ئەمریکا ئەو ناوچەی با کەشی سارد ناوبانگە سەدان کەس بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە لە کەنەدا گیانیان لەدەستدا. بەشێک لە دارستانەکانیش بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە ئاگریان تێبەربوو. بە گوێرەی راپۆرتێکی ڕۆژنامەی نیویۆرک تایمز ڕووداوەکانی گۆڕانی کەشوهەوا، بەرزبوونەوەی پلەکانی گەرما و زۆربوونی لافای وێرانکەر لە ئەوروپا و ئەمریکای باکوور بۆ دوو ڕاستی دەگەڕێنەوە کە جیهان ئامادە نییە هاوکار بێت لە خاوکردنەوەی گۆڕانی کەشوهەوا و یان ئەوەش لەگەڵیدا بژیت. پرسیارە گەورەکە ئەوەیە ئایا لە دوای ئەو ڕووداوانی کە ئێستا لە سەرتاسەری گۆی زەوی ڕوودەدەن تا چەند وڵاتانی پێشکەوت و کۆمپانیا گەورە و زەبەلاحەکان لە کەمکردنەوەی غازی پیس ئەو غازانەی هۆکارن بۆ قەتیزبوونی گەرما هاوکار دەبن. Dear friends of planet Earth، ئەم ڕووداوانە لە دوای چەند مانگێک لە دانوستانی کەشوهەوا دێت کە بە سەرپەرشتی نەتەوە یەکگرتووەکان لە شاری کلاسکۆ بەڕێوە چوو. بەڵام ئایا وڵاتان توانای گەیشتن با ڕێکەوتنیان دەبێت لەسەر کەمکردنەوەی دەردانی گازە پیسەکان تا زەوی لە خراپترین کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا ڕزگاری بێت. لە ڕابردوودا ڕووداوە سروشتەکان بەهۆی خەتیزبوونی گەرمیەوە دروست دەبن. لە زۆرێک لە وڵاتە تازە پێگەیشتوەکان زیانی گیانی و مادی گەورەی لێ دەکەوێتەوە. کەس لە مەترسیەکانی ڕووداوە سروشتەکان پارێزاور نابێت. ئەمە وتەی محەممەد نەشید، سەرۆکی پێشووی دوورگەکانی ماڵدیفە کە وڵاتەکەی بەردەوام لەژێر هەڕەشەی بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریایە. ئەو دەڵێت هەرچەندە هەمووان بە یەکسانی کاریگەر نابین با ڕووداوەکان، بەڵام دەبێ هەمووان ئەوە باش بزانین ئەم ڕووداوە کارە سادبارانە ئەوە ماربیت دەهێنێتەوە کە لە حاڵەتی ناجێگیری کەشوهەوادا کەسمان لە مەترسیەکان پارێزراو نابین. جا لە وڵاتێکی بچووک و وەکو وڵاتەکەی من بژین یاخود لە ناوچەیەکی پێشکەوتووی وەکو ئەوروپا. لای خۆیەوە هەفتەی ڕابردوو کۆمیسیۆنی ئەوروپا نەخشەڕێگایەکی بۆ هەوڵی زیاتری چارەسەرکردنی گۆڕانی کەشوهەوا ڕاگەیاند و چەند پێشنیارێکی بەو ئاراستەیە پێشکەش کرد، با تایبەت ئەوەی پەیوەندی بە دەردانی ئەو غازانەوە هەیە کە دەبنە هۆی قەتیزبوونی گەرما. بەڵام پێشبینی دەکرێت ئەم پێشنیازانە تەنانەت لە نێوخۆی ئەوروپاشدا ڕوبەڕووی بربەست و نەیار ببنەوە. بە بڕوای شارەزایان ڕووداوەکانی ئەم دواییە بەهۆی پشتگوێخستنی زانستەوە دێت. ساڵی 2010 راپۆرتێکی زانستی هۆشداری دابوو کە شکستێنان لەوەی تێگەڕای پلەکانی گەرمای جیهان بچێتە سەروو 1.5 دوور نییە ئەنجامێکی وێرانکەری لێ بکەوێتەوە. راپۆرتەکە پێشنیازێکی بۆ سەرانی جیهان کردبوو تا بەگەیشتن بە نیوەی 2030 ڕێژەی دەردانی غازەکان بۆ نیوە کەم بکەنەوە. بەڵام بە پێچەوانەوە لەو کاتەوە دەردانی غازەکان زیاتر بەرز بۆتەوە. ئەمە ژوای کردووە پلەی گەرمای جیهان لە ساڵی 1880 بە زیاتر لە 1 پلەی سەدی واتە نزیکەی 2 پلەی فەهرە نیهایی بەرز بێتەوە.